ئەم کاتتان باش. هەرێمی کوردستان لە بەردەم گورزێکی دیکەی دادگای فیدراڵیدایە. سەرەتای مانگی داهاتوو ئەم دادگایە لەبارەی درێژکردنەوەی تەمەنی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە کۆ دەبێتەوە. ساڵی 2005 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان پێکەوە ئەنجامدران، بەڵام ئەم پێکەوە بوونا تەنها بۆ ئەو خولە بوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق ساڵی 2009 و 2013 ئەنجام درا. دەبوو ساڵی 2018 خولی چوارەم ئەنجام بدرێت، بەڵام نەکرا و بەردەوام بوو. تاوەکو ساڵی 2021 پەرلەمانی عێراق ئەنجومەنی پارێزگاکانی لە کار خست و بڕیارە مانگی 12 ئەم ساڵ ئەنجومەنێکی تازە هەڵبژێرێتەوە. چیرۆکەکە لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک جیاوازە. تاوەکو ئێستا دوو خول هەڵبژێردراون. خولی یەکەم وەک باسمان کرد ساڵی 2005، خولی دووەمیش دوای 9 ساڵ و لە 2014 ئەنجامدرا. ئەم خولەش نزیکەی 10 ساڵە بەردەوامە و ئاماژەی ئەنجامدانی هەڵبژاردنەکەش دیار نییە. پەرلەمانی کوردستان ساڵی 2009 یاسایەکی پەسەند کرد بۆ ڕێخستنی کارەکانی ئەنجومەنی پارێزگاکان. بە گوێرە یاساکە هەڵبژاردننی هەر خولێک بۆ ماوەی 4 ساڵە، بەڵام پەرلەمانی کوردستان ساڵی 2019 ئەم یاسایەی هەموار کردەوە و بڕیاریدا کارەکانی ئەنجومەنی پارێزگاکان بەردەوام بێت تاوەکو هەڵبژاردننی خولێکی تازە بەبێ ئەوەی وادەی هەڵبژاردنەکە دیاری بکات. ئێستا ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم پشتی بەم یاسایی پەرلەمان بەستووە و لەسەر بنەمای ئەم یاسایەش کارەکانی دەکات. مانگی ڕابردوو شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ و سروە عەبدولواحید سەرۆکی فراکسیۆنەکەی لە بەغداد سکاڵایان لەسەر ئەم هەموارە تۆمار کرد. بە گوێرەی کارنامەی دادگاکە ڕۆژی 6 ئاب واتە مانگی داهاتوو لەبارەی دۆسیەکە کۆ دەبێتەوە. سکاڵەکە لەسەر مادەی 2 یاسای هەموارکراوەکەیە کە تەمەنی ئەنجومەنەکەی بەبێ سنوور درێژ کردوتەوە. لەبارەی سکاڵاکەوە عەلی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر بە زوومی گوت تۆمارکردنی سکاڵاکە سیاسیە. ئەو بەردەوامبوونی کارەکانی ئەنجومەنی پارێزگاکان بە یاسایی دەزانێت و ئومێدیشی هەیە دادگای فیدراڵیش لەسەر بەرژەوەندی ئەوان بڕیار بدات. ئێمە تاوەکو ئێستا یاساین لەبەر ئەوەی پەرلەمانی هەرێمی کوردستان یاسای ژمارە 3 لە ساڵی 2009 هێناکایەوە و هەر پەرلەمانی کوردستانیش لە ساڵی 2019 یاسای ئەنجومەنی پارێزگاکانی هەموار کردەوە و بەردەوامی بە ئەنجومەنەکاندا. بۆیە دەتوانم بڵێم لە ڕووی یاساییەوە هیچ گرفتێکمان نییە و ئەوانەی ئەو شەکوایەشیان کردووە ئەو کاتەی کە یاسای ئەنجومەنی پارێزگاکان لە ساڵی 2019 لە پەرلەمانی هەرێمی کوردستان هەموار کراوە خۆیان نوێنەرایەتیان هەبوو لە ناو پەرلەمان. ئەگەر لە ڕووی یاسایی و دەستوری دەبایە ئەو کات هەڵوێستێکیان هەبایە، بەڵام دیارە کێشەکە کێشەیەکی سیاسیە و ئێمەش بەڕاستی ئەنجومەنێکی خەدەمین، ئێمە ئەنجومەنێکی سیاسی نین. بۆیە دڵنیام لەوەی کەوە محکەمەی فیدراڵی بەردەوامی بە ئەنجومەنی پارێزگاکان دەدات. تاوەکو ئێستا تەنها لە ئەعلام و لە کەناڵەکانی ڕاگەیاندن گوێمان لێ بووە و هیچ شتێک بە فەرمی بە ئاراستەی ئێمە نەکرایە و ئەو کاتێک کە ئاراستەمان بکرێ بە دڵنیاییەوە ئێمە هەرسێ ئەنجومەن متتەفەقین لەوەی کەوە بتوانین پارێزەرێک یان کەسانێک دابنین ئەگەر نا بەرەو ڕووی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا دەچین ئەوان کەسانێک دابنێن بۆ پارێزگاریکردن لە یاسایی ئەنجومەنی پارێزگاکان و بەردەوامبوونیان. هەوڵی هەڵوەشانەوەی ئەم خولەی ئەنجومەنی پارێزگاکان دوای بڕارەکەی ئەم دوایی دادگای فیدراڵی دێت کە درێژکردنەوەی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانی بەنادەستوری دانا و بەهۆیەوە پەرلەمان لە کارخرا. هەرچەندە هێشتا وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیار نییە، بەڵام داواکاری هەیە بۆ ئەوەی هەڵبژاردننی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانیش پێکەوە ئەنجام بدرێت. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر ئەمە بە گونجاو دەزانێت. ئێمە داوا دەکەین ئەگەر هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان کرا ئەوە ئەنجومەنی پارێزگاکانیشی لەگەڵ بکرێت. بەڕاستی کاتی ئەوە هاتووە ئەنجومەنی پارێزگاکانیش هاوشێوەی هەڵبژاردنەکانی تر ماوەی ئێمە دەچینە ناو 10 ساڵ، یعنی 9 ساڵمان تەواو کردەوە، دەیەمین ساڵ دەستی پێکردیە و کاتی خۆی بۆ ماوەی 4 ساڵ بوو، بەڵام ئەم هەموارەوای کردکەوە ئێمە بەردەوام بین تا ڕۆژی هەڵبژاردن. ڕۆژی هەڵبژاردن لایەنە سیاسیەکان بڕیاری لێدەن و هەوڵی ئێمە ئەوەیە، داوای ئێمە ئەوەیە، پێشنیاری ئێمە ئەوەیە
پەرلەمانی هەرێمی کوردستان ئەگەر هەڵبژاردننی کردەوە هەڵبژاردننی پارێزگاکانی هەرێمی کوردستانیشی لەگەڵ بکرێت. ئەگەر بێت و دادگای فیدراڵی هاوچێوەی دۆسی درێژکردنەوەی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە دۆسی درێژکردنەوەی تەمەنی ئەم خولەی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانیش بڕوانێت پێدەچێت ئەمیش لە کار بخات. خواتان لەگەڵ.